دیارە هەر لە سەرەتایی دەستگیرکردنی ڕێبەری کورد عەبدوڵڵا ئۆجەلان دەوڵەتی تورکیا مامەڵەیەکی نایاسایی لەگەڵ ئەم کەسایەتە سیاسی و نەتەوەیە کردووە. وەک بینیمان دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپاش بەردەوام ڕخنە و تێبینی هەبووە لەسەر بارودۆخی عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندان، تەنانەت لە ساڵی 2014 داوای ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و باشکردنی بارودۆخی کرد لە زیندان. بە هەمان شێوە تیمی پارێزەرانی عەبدوڵڵا ئۆجەلان بە بەردەوامی داواکاری ئەویان پێشکەش کردو کە لە ئیمڕاڵی بیبینن، بەڵام بەداخەوە لە تا 2010 مافی بینینیان هەبووە کۆتاجار کە عەبدوڵڵا ئۆجەلان لە زینداندا بنراوە هەفتی ئابی 2019 بوو. دواتر چەندین جار بە بیانووی خراپی بارودۆخی کەشوهەوەها هەروەها بارودۆخی تەندروستی کە بۆ من ئەو بارودۆخی تەندروستی کۆڕۆنا هێنایە پێشەوە داواکاریەکانی تیمی پارێزەران بۆ چەندین جار زیاتر لە 100 جار ڕەت کراوەتەوە کە ئەمەش بێگومان نایاسایە هەر کەسێک لە زیندان بێت بە تایبەت کەسایەتێکی دیار و نەتەوەی وەک عەبدوڵڵا ئۆجەلان بێگومان مافی ئەوەی هەیە کە بەردەوام خزم و کەس پارێزەرانی بیبینن و بەردەوام پەیامی هەبێ بۆ ڕایگەشتیەوە بۆ نەتەوەکەی. بۆیە ئەم مامەڵەی دەوڵەتی تورکیا بە تەواوەتی نایاسایی و پێویستە هەنگاوێکی تر بنێت بۆ ئەوەی هەم پرسی کورد بە قۆناغێکی تر بگات، هەم چارەنووس عەبدوڵڵا ئۆجەلانیش بە شێوەیەکی باشتر مامەڵی لەگەڵ بکرێت. بێگومان مافی هەر کەسێکە چ لە زیندان چ لە دەرەوە بە پێبنەماکانی مافی مرۆڤ مامەڵی لەگەڵ بکرێت و پێشێلکردنی مافی زیندانیانی هەر وڵاتێکیش بە تایبەت کەسایەتێکی وەک عەبدوڵڵا ئۆجەلان پێشێلکردنی بڕگەکانی 1 و 2 3 لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ وەک ئەوەی کە دادگای تاوانی و دادگای مافەکانی مرۆڤ ئاماژەیان پێدا لە ئەوروپا و ئەو مامەڵەیە کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لایەنەکانی تری ئەوروپا و وڵاتانی تر لەگەڵ ئەو پرسەیەکن بێگومان بە پێی بەرژەوەندەکانیانە لە ئاست چاوەڕوانی پرسەکە بۆ نەتەوەی کورد و هەروەها گەورەی قەزیەکەی دانیە، بەڵام بێگومان ئەوانیش لە پێناو بەرژەوەندەکانە ئەگەرنا بە پێبنەماکانی مافی مرۆڤ و پرەنسیپە دیموکراسیەکان ئەکرا هەڵوێستی جیاوازتر بنوێن و تونتر بن لەسەر ئەو پرسە و بێگومان داوای ئەویان کرد کە عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکرێ و پرسی کورد بە قۆناغێکی تر بگات.